و نەکەی وابزانی لە ناو تەلڤیزۆنەکان ئەو هەموو داعیە دەبینی ئەو هەموو بانخوازەی دەبینی ئەو هەموو خوتبەی دەبینی وەڵا ئەم جێم زیادە نەخێوە نییە کەس جێی زیاد نییە بەڵکو پێویستیمان بە هەموو خەڵک هەیە بێن بەرباری ئەم دەستباری ئەم دینە بگرن و ئەم دینە عەزیز بکەن و ئەم دینە بە خەڵک ڕابگەێنن وا تەسەوڕ نەکەی کەوا شەیتان وەسوەسە لۆ بینی جا من چیم پێ دەکرێت کەسێکی کەم تەجروبە کەسێکی کەم توانە کەسێک کە نەمتوانێ زۆر لەو بابەتە و لە بوارەدا ئەسپی خۆم تاو بۆم چم پێ دەکرێت نا زۆرت پێ دەکرێت برای بەڕێزم زۆرت پێ دەکرێت قەت نەکی خۆت پێکەم بێتە پێساوی بابێک و کوڕێک هەبوون لە شارێک لە شارەکانی ئەوروپا چیان دەکرد سبحان الله ئەم باب و کوڕە ئەچوون لە دەرکەی خەڵکیان دەدا لە دەرکەی خەڵکیان دەدا دەیانگۆ ڕوخسەتەیە بینە ژۆرێ 5 دقا نسحەتت بکەین قورئانێکیان لەدەست بوو قورئانێکیان لەدەست بوو لە دەرکەی ماری کابرایان دەدا دەیانگۆ ڕوخسەتەیە 5 دقا لە وەختت بگرین و دوو قسەی خۆش بکەین ئەگە کارێ ئەوروپی حەزی لێ با دەگۆ فەرموو ئەگە حەزیشی لێ نامای دەگۆ ناوەڵە کاکە مەجالم نییە ڕۆژێکیان زۆر سارد بوو زۆر سارد بوو بەفرەتی زۆر باری بوو بابەکەی گوتێ کوڕەکەی کوڕم با نەچینە دەرێ ئەوڕۆ وەڵڵی زۆر ساردە تەحەمل ناکەی نەخۆش دەکەوین کوڕەکە گوتی نەخێر بابە من هەر دەسمە دەرێ لەبەر ئەوەی عەدەدی ئەو قورئانەی کە وعدمان دابوو کە تەوزیعیکەین ماوە پێشەش قلیماوە من وعد بێ ئەمن دەبێ هەر تەواوی بکەم هەر چەندە بابەکەی بە کوڕەکەی گوت کوڕەکە سارد نەبەوە و بابەکە ماوە و کوڕەکە دەرچوو بابەکەی وتی بەخۆی ئەمن نەخۆش دەکەم کەیجی ڕۆژخۆش سەرشکە ئەمن حسەی خۆم تەوزیع دەکەم وتی بابە ئەمن بەو سەرمایە دەسمە دەرێ ئەو کوڕە وتی هاتمە دەرێ بڕۆ زۆر سارد بوو بەفرەتی زۆر باری بوو تەم بوو خەڵک هەموو خۆی پێچا بوو سیارە نیوەی کوژا بۆ لە بەفری گوتی لە دەرکەی ماڵێکمدا ماڵەکەم هاتە پێچاوتم وڵای ئەو ماڵە باشە با بچم لە دەرکەی دەم تی زەڕەسم لێدا جواب نەبوو دوان دەگڕاوەستام سونە دوایە دەبی بە قەدەر دوور کە عادنوژی ڕابوەستی تی جارێکم لە دەرکە داوە گوتی هیچ جواب نەبوو تی ئاخر بچم بڕۆم گوتم ناوەڵە دەبا ئەو جارش لە دەرکەی دەم ئیستئزانی عین لە دەرکەدان 3 جارە گوتی دیسان لە دەرکەم داوە جاری سێمیش تی لە دەرکەم داوە تۆزێک ڕاوەستان پیرێژنێک دەرکەی کردەوە ها چ دەوێت تی هەموو بێسەر و بەر تەبیعەت ناخۆش مڕمۆز دەرێ سماقی فرۆشتیەوە چی کردەواری خۆمان دەڵێ چ دەوێت لۆ وازمان لێ نانی گوتم دایە ڕوخسەت هەیە 5 دقا بێم دانیشم دو قسەی بکەین تیژنەکە تەمەشایەکی کردم بەو سەرماهەی ئەو کوڕە جاحێرە فەرموو چ دەوێت گوتی وەڵا ئەو قورئانم بە دیاری بۆ هێناوی ئەو چێ بابەجێ گوتی ئەو کەلامی خوایە ئەو قسەی ئاخیرەمینی قسەی خوایە بۆ بەشەریەت بەسای پێغەمبەرێک ناردوێتی کە محەممەدە مستەفایە صلی الله عليه وسلم پێم خۆشە بیخینیەوە و ئەوش ڕقم ئیمێڵ و تەلەفۆنی مە ئەگەر پێم معجب بوو یان جوابێکت هەبوو ڕۆیشت هەفتەیەکی پێچوو ئەو پیرەژنە تەلەفۆنی کردەوە دیارە مەرکەزە ینی شوێنەکە گوتی دەمەوێت بێم بتانبینم باب و کوڕە چوون فەرموو تی وەڵا من دەمەوێت ئیعلانی ئیسلامەتی خۆم بکەم هەر لە خۆشیان خەنی بوون وەڵا بردیانە مەرکەزی ئیسلامیەکەی لەوێندەر ئیعلانی ئیسلامەتی خۆی کرد گوتی بەڵام با شتێکتان پێ بڵێم دەزانی ئەو کەسەی کە هات لە دەرکەیدا ئەم لە چه حاڵەتێک بووم گوتی ئەمن کوڕێک و کچەکەم هەیە ئەو کوڕ و کچێ من ئەسڵەن حاشایان لە من کردیە ئەسڵەن لۆ خۆیان دەژین هەر ئاگەیان لە من نییە پیاوەکەشم مردیە مەئیوس بووبم لە ژیان هیچ خۆشیێکم نەمابوو لە ژیان لۆیە بڕیارمدا خۆم ئینتیحار کەم هاتم هەموو وەسائیلەکانم دامەزران کە خۆم ئینتیحار کەم زەڕەز لێیدا ویستم نەیکەمەوە ئیشەکەی خۆم تەواو کەم و تەواو با خۆم بخەنچێنم نەجاتم ببی لەو ژیانەدا تی دیسان زەڕەز لێیداوە ئەو زارە هەرویستم ئیهمالی کەم برێم کوڕە دەلێی گەڕێ چیشم پێیتی بان و خۆم نەجاتم لەو ژیانە تەنگ و تاریک و ناخۆش و دڵتوندەی کە ئەمن دەمەمە سەرێ ئەو ژیانم ناوێ
تی سێم جار ڕەسی لێ دەگوتم نە گوتی ئەدەواتەکەم دانا ئەوەی کە خۆم پێی ئینتیحار دەکەوتم با بزانم چی دەوێت نەوەکو کەسێک بی حاڵەتێک بی شتێک بی گوتی چوم ئەو کوڕە گوتی ئەو کوڕە بوو ژیانی منی قوتار کرد سبحان الله عزیزان قەت تەسەوڕ نەکەی ئەتوو زیادی یعنی بزانە ئەم کوڕە هیمەتی ئەم کوڕە مەردایەتی ئەم کوڕە وەی کرد کەسێ لە دنیا و لە قیامەت نەجاتی بێ هەم لە دنیا لە ڕوڕەشی دنیا و لە ناخۆشەکانی دنیا نەجاتی بێ هەم لە ڕوڕەشی قیامەتیش نەجاتی بێ هەم بە بێدین و بە کافری و هەم بە ڕوڕەشی و بە ئینتیحاری ئەچەوە خزمەت خودای گەورە چ ئازیزانم بەڕاستی قەت تەسەوڕ نەکەی تۆ قسەی تۆ زیادە ناوەڵڵا یەک قسەی تۆ یەک شوێنی دەستی یەک برادەرێکت گرتووە دوو قسەی لۆ دەکەی قەت تەسەوڕ نەکەی ئەو قسە ڕۆی بە هەڵمدا ڕۆی و بە ئاسماندا ڕۆی نا بەخوای ڕۆژێک دادێ ئەو قسەی بەبیر دێتەوە ئەو قسەی توی بەبیر دێتەوە ئەوە